عێراقیەکان متمانەیان بە سیستەمی بانکی نییە. پێدەچێت کۆسپی گەورەی بەردەم سیستەمی بانکی لە عێراق خودی عێراقیەکان بن. هێشتا زۆرینەی ڕەهایان متمانەیان بە سیستەمی بانکی نییە و هەژماریشیان نییە. لە پاش بەرزبوونەوەی نرخی دۆلار و ڕێوشوێنەکانی بانکی فیدراڵی ئەمریکا و بانکی ناوەندی عێراق بۆ مامەڵەکردن بە دۆلار، عێراقیەکان زیاتر گوێبیستی سیستەمی بانکی دەبن. بەڵام بە گوێرەی ئاماری کۆمپانیای ڤیزای جیهانی، زۆرینەی عێراقیەکان ئەزموونی سیستەمی بانکیان نەکردووە. لەیلا سەرحان بەڕێوەبەری هەرێمی کۆمپانیای ڤیزای جیهانی با ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی گوتووە ئاستی مامەڵەی عێراقیەکان لەگەڵ بانکەکان دابەزیوە. لە سەدا 81 هاوڵاتیان هەژماری بانکیان نییە و مامەڵە لەگەڵ بانکدا ناکەن. ئەو دەڵێت دیدارەکانی تیمی کۆمپانیای ڤیزا لە عێراق لەگەڵ سەرۆکوەزیران و بانکی ناوەندی سەرنجی خستۆتە سەر بەرەو پێشبردننی سیستەمی پارەدانی ئەلکترۆنی لە نێو بازاڕی کاری عێراقدا، کە ئامانجی بانکی ناوەندیش بەدی دێنێت لە هەنگاونان بەرەو بە ئەلکترۆنیکردنی هەموو مامەڵەکان. مامەڵەی دەستی بە یەکێک لە هۆکارەکانی بە قاچاقبردنی دۆلار بۆ دەرەوەی عێراقدا دەنرێت، هەرەوە شوای کردووە کار بە سیستەمی سەکۆی ئەلکترۆنی بانکی دەکات. لەیلا دەڵێت تێڕوانینی ڤیزا لەگەڵ تێڕوانینی حکوومەتی عێراقی یەک دەگرێتەوە لەباری گرنگی ئاسانکاری بۆ هاوڵاتیان، هەر بۆیە هەوڵدراوە بازرگانی ئەلکترۆنی باسانترین ڕێگا بەردەست بکرێت. هەروەها بانکی ناوەندی لە ڕێگەی ڕێکارەکانی ئاسانکاری زۆری بۆ هاوڵاتیان کردووە لە ڕێگەی کارتە ئەلکترۆنیەکان. ئەو لەو بڕوایەدایە بازاڕی وڵات ئێستا مامەڵەکانی هەنگاو دەنێت بەرەو ئەلکترۆنیکردن، هەرچەندە هاوڵاتیان مامەڵەیان لەگەڵ بانکەکان کەم بۆتەوە، کە ئەو هۆکارەکەی بۆ نزمی ئاستی ڕۆشنبیری دارایی خەڵکی دەگێڕێتەوە. مامەڵەی ئەلکترۆنی و سیستەمی بانکی ئێستا لە زۆرینەی وڵاتانی جیهان بووە بە شتێکی باو، تەنانەت بەشێکی وڵاتانی دراوسەی عێراقیش کار بەو سیستەمە دەکرێت، بەڵام عێراقیەکان لەمەدا پێشنەکەوتون. لەیلا دەڵێت هیوایەکی زۆر هەیە با هاوکاری حکوومەت و دەستگا بانکیەکان و سەرجەم کەرتەکان کار بۆ ئەوە بکرێت هاوڵاتیان مامەڵەی بانکی بکەن. دەشڵێت ژێرخەنی ئابووری وڵات پێویستی بە پەرەپێدانە، هەروەک دەبێت کار لەسەر ڕۆشنبیری دارایش بکرێت لە ڕێگەی سمینار و پرۆگرامی تەلەڤیزیۆنیەوە. پێدەچێت هەڵخەڵەتاندن یەکێک لە هۆکارەکان بێت کە عێراقیەکان کار بە سیستەمی بانکی نەکەن. لەیلا سەرحان دەڵێت هەڵخەڵەتاندن لە ڕێگەی ئەنتەرنێتەوە ئاڵنگاریەکی گەورەیە، بەڵام دەکرێت چارەسەر بکرێت. دەشڵێت ڕێژەی جیهانی فێڵکردن لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە 7 سنت کەمترە بۆ هەر دۆلارێکی ئەمریکی.